دەچینە لای پەیامبەرمان ئازاد و مەراوەی ئازاد سڵاوی خوا لێبێ زانیاریەکان جیاواز لە کۆرۆنا لە زیینی وەرتەیە چین و چی دەگوزارێت؟ سڵاو لە تۆ لە بینەرانی بەڕێز بێتن دیارە لە زیینی وەرتێ زیاتر لە 20 ڕۆژە بێتن کەەوە هێز براوەتە ئەو ناوچەیە دیارە هێزێکی لیوای هاوبەش بووی وەزارەتی پێشمەرگە بووە کەوا لەوێ جێگیر کرابووە دواتر دیارەیەکێتی نیشتیمانی ئاماژەی بەوە داواکەوە ئەوانیش دوای ئەوە هێزێکیان بردۆتە زیینی وەرتێ لە بەرامبەر ئەو هێزەوان پێیان وا بووە کەوا ئەو هێزەی لێو بووە هێزی پارتی دموکراتی کوردستان بووە دیارە دوێنێش بەداخەوە فۆکە زەنجەکانی تورکیا ئەم ناوچەیان بردومان کرد بەهۆیەوە چەند هێزێکی پەکەکەوە لەو ناوچەیە بوون بەهۆی بردومانەکەەوە کوژران جیاواز لەم هەواڵانەی ئەم ناوچەیە دیارە ئەمڕۆ ڕۆژەی زینگەی کوردستانە ئەمڕۆ لە قەزای سۆران چالاکیەک بەڕێوەچێتن لەژەر ڕێنمایەکانی تەندروستی بەڕێوەچێتن دیارە لێرە ئەو بەڕێوەبەرانەی لە قەزای سۆران ڕۆڵیان هەبووە لە بڵێن ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لێرە خەڵات ڕێزێنانیان پێ بەخشێتن کەوا هەریەکەیان نەمامێکیان پێ بەخشێتن لەم ڕۆژەدا من بۆ زانیاری زیاتر وە قسەکردن لەسەر ئەم چالاکیەت مەلای کاکەجار ماهر کاکەجار سڵاوت لێبێتن چۆن بوو ئەم چالاکیەتان ئەمڕۆ ڕێکخست بەناوی خی گەورە میهرەبان ئەمڕۆ ڕۆژی ژینگەی کوردستانە بۆیە دەمەوێت پەیامی پیرۆز بە ئاراستەی جەنابتان وەکو کەنالی ئاسمانی پەیام و سەرجەم ژینگە دوستانی کوردستان بکەن مەبەستمان تێرەدا ئەمە بوو وەکو جەنابت باس کرد کە بەپێ ڕێنماکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە بتوانین ئەمڕۆ ژینگەی کوردستانیش بەسپا بگرین وەکو وەفایەک بۆ خینی پاکی ئەو شەهیدانە کە لە دووری چەخواسان و باڵستان گیانی خوان بەخت کرد کە پەرلەمانی کوردستان ئەمڕۆ جێبەڕۆژی ژینگەی کوردستان ناوچات کرد ئێمە بە پێویستمان زانی شانزەنەمان ببەخشینە ئەو بەڕێوەبرایەتیانەی کە ڕوولیان هەبوو لە کەمکردنەوەی بڵێ ڤایرۆسی کۆرۆنا یاخود پاراستنی سەرماڵی هاوڵاتیان هەرچەند ڕۆژانی پێش هەفتەیەک پێش ئێستاش ئێمە گولی سروشی و شیرینیمان بەسەر سەرجەم ئەو هێزانەی کە لە ئەرکدا بوون بە تایبەتی پێشمەرگە پۆلیس ئاسایش تەندروستی گولی سروش گول و شیرینی و دەستکەشمان بەسەر دەدابەشکردن بۆی ئەمڕۆ بە پێویستمان زانی لە ڕۆژی ژینگەی کوردستان ئەو دەستگا ڕاگەاندنانەی کە ڕۆلیان هەبوو لە هۆشیارکردنەوەی تاک و هەروەها ئەو بەڕێوەبراتانێت بە تایبەتی پۆلیس و تەندروستی و ئاسایش و پێشمەرگە ئێمە بتوانین بە گول و بە نەمام پێیان ببەخشین هەروە هەر نەمامیش بچینین بۆ گیانی پاکی ئەو کوچکردوانەی کە بە ڤایرۆسی کۆرۆنا گیانیان بەخت کرد کە لە هەرێمی کوردستان چند حاڵەت بووە ئێمە بتوانین بڵێن و پەیامێک بکەین کە چاندنی نەمامی زیندووکردنەوەی ڕوحەکە بە خوشحالیەوە کە لەوانە ئێمە لانە ئیجابیەکەی بۆ خۆمان وات بگرین وەکو ژینگە دوستان ڤایرۆسی کۆرۆنا بۆ ژینگەی هەرێمی کوردستان و ژینگەی جیهان دەورێکی زۆر ئیجابی بوو دەتوانین بڵێن بەرگێکی نوێی خستەوە ژینگە بە شێوەیەکی زۆر باش گەشەی کردوتەوە بۆیە هیوادارین بتوانین حکوومەتیش بڵێ پەیامی هەبیت و یاساکان بتوانن بەگەر بخرێنەوە بتوانین ژینگەکەمان پاکتر و جوانتر بکەینەوە بە پێویستمان زانیش لێرەدا کەنالی ئاسمانی پەیام کە لە بەرەنگاربوونەوەی جەنگ دەتوانین بڵێن جەنگی کۆڤید-19 ناسراوبەت کۆرۆنا ڕۆڵێکی بەرچاو هەبوو چ بە ڕووماڵکردن و چ گەیاندنی پەیامی پرسیاری بێجگە لە پەیامە ژینگە پارێزیەکانی وان ڕووماڵکردنی چالاکیەکانی ڕێکخراوە ئێمە بە پێویستمان زانی ئەمڕۆ خەڵاتی ڕێزلێنان بە دارێکی سروشتی هەروەها دارسنووبەت کە ڕەمزێکی جوانی کوردە هەروەها بتوانین خەڵاتێکی ڕێزلێنانێک ڕەمزیشیان پێ بەخشین کە بتوانین وەکو یادگارێک ویشەلە ئەبیتە یادگاری ڤایرۆسی کۆرۆنا لەوە زیاتر خەڵکی ئێمەش کوچ ناکەت و دەتوانین بەسەردا زاڵ بین. سپاس کاکەجار دیارە کاک جەلال دیارەکەی خۆیان بە شێوەیەکی ڕاستەخۆ بێمە ئەبەخشن ڕێکداویوات زۆر سپاس بۆ دیاریەکەتان کاکەجار سپاسان ئەکەین دەستان خۆش بێتن دیارە زۆر باشە کاک ئازاد یاخوا پیرۆزت بێت دەستی ئەوانیش خۆش بێ و لە تۆش پیرۆز بێ و دیارە ئەمەوێ ئاماژە بەوەش بم دیارە ئەمڕۆ 33 ساڵ تێپەڕێ بەسەر بردومانکردنی بالیسان و شێخوەسان دیارە بەهۆی 250 هاوڵاتی ئەم ناوچەیە بەهۆی چیمیەبارانکردنی ڕژێمی باسی ئەو کاتکەوە هاوڵاتیانی ئەم ناوچەیە بوونە قوربانی هاوڵاتیانی بالیسان لە ئێستاشدا داواکارن کەوا حکوومەتی هەرێمی کوردستان ئاوڕیان لێ بداتەوە باس لەوەکەن کەوا ئەوان پشتگوێ خراون بە حکمی ئەوەی کەوا ناوچەی ئەوانی کەوتۆتە ناوچەیەکی دوو ئیدارەیی سەردەمی پێشووکەوە ئاوڕێکی ئەوتۆیان لێ نەدراوەتەوە بۆیە داوا ئەکەن کەوا حکومەت زیاتر بەکەم پێ بداتن.
زۆر سپاس بۆ پەیامنێرمان ئازاد عومەراوەیی کە لە سۆرانەوە لەگەڵمانە بووی. سپاس بۆ زانیاریەکانت.